ئایا دەزانی لە دوای فردانی خۆڵ و خاشاک بۆنە ئاوەکە چی ڕوودەدات؟ فەرموو با بیبینین. بێگومان ئەمە کارێکە ئەبێتە هۆی ڕاگیرکردن و وەستانی ترومپاکان ئەو کاتە کە خەڵک بێ ئاوە بێ هەست بەوەکە کە چەندێک پیسکردن و سەرچاوی ئاوی دوکان کێشە دروست دەکات بۆ هاوڵاتیان خۆیان و زۆر جارە بێتە هۆی وەستانی پرۆژەکان بۆ ماوەی زیاتر لە 36 ساعت کە ئەمە ڕۆژ و نیوێک زۆرە بێت کە بە تایبەتی لە وەرزی گەرمان.